دسری مروفان دا جهه که گلک حساس هیا اگر دربیه که بهز لیکه و جیان مروف دکوه خطره یانجی حتی سقط دمینه او جی پشتا سری مروفه گلک حساسه او در چما بحثا ویا که دکم لوی حالته بنیرن و اینها ده راپورتی ده ببینن درویش می بحثا درویش بکن جوانه که 21 سالیه خلقی حریم عفرینیه بری 6 سالان ده بویره که ترافیک ده تشتک لپشتا سری بی کتیه جوه دمه و مخابن بهشه درویش نها لگل مالباتا خواه سلیمانیه دجی دایک و باوی ویجی جبو روداوی ده بیجن وان جبو درمان کرنا کره خواه گلک کی فداکاری کرنا همو تشتی خواه دانه گلک هول دانه و کره وان راحت ببه لی راحت نبویه باوی درویش ده بیجه او 3 جاران کوچ بربونه و هر دم خواستی کره خواه جبو درمان کرنه ببه اوروپا لی تره کستنه که آلیکاری وان نکریه بیچاره نها نزانن چ بکن 6 ساڵە دەروێشی 21 ساڵان ئازارێک دەچێژێت کە توانای دەربڕینیشی نییە بەهۆی بەرکەوتنی زەبر بە پشتی سەری دەکەوێتە حاڵەتی بێئاگابوونەوە ئەو کاتی دەروێش لە عەفرین تووشی ڕووداوی هاتوچۆ دەبێت مستەفای کوڕە بچووکی ماڵیان تەنیا تەمەنی 2 ساڵ دەبێت ئێستا ئەویش ڕۆژانە ڕاهێنان بە دەست و پەنجەی برا گەورەکەی دەکات بۆ ئەوەی هەر هیچ نەبێ پەنجەکانی خوار نەبن خۆم حەزم ڕاضە لە براکەم بیکەم حەزم شایکی بە بڕۆ ئاڕۆنە یاریەکەن ئاڕۆن لە بازار ئاڕۆن لە هەمووی تری ئەڵمانیە چاکی بە لە حکومەت مساعدە بیکەن دایک و باوکی دەروێش باسی هەوڵەکانیانم بۆ دەکەن بۆ چارەسەرکردنی کوڕەکەیان کە هەموو جارێک بێئەنجام کۆتایی هاتووە چونکە پزیشکەکان پێیان گوتون چارەسەر تەنیا لە دەرەوەی وڵاتە ئەوانیش ڕۆژ بە ڕۆژ ژیانیان قورستر دەبێت بەهۆی گەورەبوونی کوڕەکەیان و زیاتربوونی ئەرکی بەخێوکردنی يعني از ديكم يعني از بعذب اللي يخوض حاسم يعني هاو شو ده عذب ايش فيرد عذبم يعني سعيد لي من هناك تدبي تبيني تدبي فحاسيه بس ايش فيرد عذبم يعني خورني جند ام نكون دار كيفن يعني ام بحث من حبسي دانا يعني حتى حفوض اللي يمجي يعني عفو يعني تشتاق ناقول له برشاتنا والله العظيم هدي از بشتي ما دايش جبر يعني برحت بنتي دي نیزاڵ باوکی دەروێشە لە ژیانی هاوژینیدا 3 جار ئاوارە بوون دوایین جاری هاتوونەتە سلێمانی بۆ ئەوەی لێرەوە لە ڕێگەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بگەنە وڵاتانی ئەوروپا بۆ چارەسەری کوڕەکەیان ئەویش بەهۆی خەمی ئەو دۆخی کوڕەکەی تێکەوتووە تووشی نەخۆشی شەکرە بووە روشابه پروز يعني برو تعبانه يعني عمل في دارنا كسنا شغل هاي وناتش هاي ونازها كسمة أو ناقف داري بما أن عمري ما مازنا ودين كرنيما وتقرير من ايش تقرير السوري وتقرير في منظمة وفي داري أشو مديرية الصحة جي مستشفى شارجي وتم مستشفى نايشنا خشقانا نايشنا قيد بين علاجي خيانة خارج العراق لە ساڵی 2016 دەروێش لە وڵاتی تورکیاوە دەگەڕێتەوە سووریا بۆ سەردانیکردنی خێزانەکەی کە لە عەفرین دەژیان سواری ماتۆرسکیلێک دەبێت و لەگەڵ ئۆتۆمبیلێکدا پێکدا دەدەن لەو کاتەوە تاوەکو ئێستا کەوتۆتە دۆخی بێئاگا بوونەوە ئەوەی ژیانی خانەوادەکەی قورستر کردووە ئەوەی لە توانایاندا بۆ چارەسەری کردویانە ئێستا باوکیشی نەپارەی ماوە نەکار چاویان لەوەیە کەسێک یان ڕێکخراوێکی نێودەوڵەتیان قۆنسڵخانەی وڵاتێک کاراسانی بۆ چوونە دەرەوەیان لە وڵات بۆ بکات 6 ساڵ لەمەوبەر دەروێش 3 بڕوانامەی نێودەوڵەتی لە وەرزشی تایکواندۆ بەدەستێناوە بەڵام ڕووداوێکی هاتوچۆ چیرۆکەکەی لە بەناوبانگ بوون و نێودەوڵەتی بوونیەوە لە ڕێگەی وەرزشەکەیەوە لێ گۆڕی بە مانەوە لەسەر قەرەوێڵەیەک لە ژوورێکی 3 بە 4 ماڵەکەیاندا پێشاوەختیان ڕوودا و سلێمانی